گۆڵی 12 یاریزانان لەتۆڵی گۆڵی یوسف پشتوان، یاریزانە محەممەد فەراز، سەلمان سالار، محەممەد کوردی، ئاکام خالیس، عەبدولباری، ئیسماعیل محەممەد، سەهەن ژیوان، دانا سانا، یاریزانانی قوتابی خۆناغی 11 لە تۆڕی گۆڵەوە بەڵێن یاسین، یاریزانان ئارام تەڵعات، محەممەد ڕەوەند، ئامان شکار، شایست، بەیار، ژەنیار، مەحیار، هومام، مەتین. بەناوی خودای مەسول و درۆڤان، دانەری ئەرزوو ڕاگری ئاسمان، ئازیزان و خۆشەویستان و وەرزشدۆستان و وەرزشویستانی کوردستان، لێرەوە لە قوتابخانە مەزنەکەوە، لە قوتابخانەی کلێڤەری ناحوکمیەوە سڵاوێک ناسەف سڵاوتان لێ بێ قوتابیانی بەڕێز و قوتابیانی داهاتووی پێلەکەمان و وڵاتەکەمان. لە ئێری کۆتایی قوتابخانەی ئامادەی کلێڤەری ناحوکمی لەگەڵتانی ئازیزان و بەڕێزان و قوتابیان و مامۆستایانی بەڕێز، حەمەجافی کومنتارم لەگەڵتانم. تەمەنایەوە دەکەم ئەمڕۆ مێژوێشی جوان لێە، یاریگای قوتابخانەی کلێڤەر بنووسینەوە، یاریە کۆتایەکە لە نێوان خۆناغی 11 ئامادەیی، خۆناغی 12 ئامادەیی، 11 بەرامبەر 12 بابزانین لەگەڵ فیکەی نابژوان و داروەری یاری مامۆستاومێت. تەمەنایەوە دەکەم دەستپێکێکی جیاواز ببینین پێکاتەی فەرمی قورآن و قوتابیانی گۆڵی 12 یاریزانان لە تۆڵی گۆڵی یوسف پشتوان، یاریزانە محەممەد فەراز، سەلمان سالار، محەممەد کوردی، ئاکام خالیس، عەبدولباری، ئیسماعیل محەممەد، سەهەن ژیوان، دانا سانا، یاریزانانی قوتابی خۆناغی 11 لە تۆڕی گۆڵەوە بەڵێن یاسین، یاریزانان ئارام تەڵعات، محەممەد ڕەوەند، ئامان شکار، شایست، بەیار، ژەنیار، مەحیار، هومام، مەتین. تۆڵەژە قاچی یاریزانە بەهێزەکانی خۆناغی 12 ئامادەیی ئەوەی لە یاریزانە ژمارەدا سەرکردێ و سەرکردا بۆ پێشەوە ئێستا پێرشە وەرگرتنەوەیەک. یا ئەڵڵا یا ڕەبی، یا ئەڵڵا یا ڕەبی، یاریزان ژیوان ئۆرەکانی لە مەیدان دەگەڕێنێتەوە بۆ یوسف پشتوان. هێڵە یوسف ئەمڕۆ پارێزەرێکی ڕاستەقینەی تۆڕی گۆڵی خۆت بە، ئەمڕۆ پاسەوانێکی تایبەتی تۆڕی گۆڵی خۆت بە، بۆ ئەوەی یاریزانانی خۆناغی 11 ئامادەیی نەتوانن تۆڕی گۆڵیەوەکە داژێنن لە نێو یاریگای قوتابخانەی کلێڤەر. یەکێک لە باشترین نامترین و نەمبەروەنی کوردستان و عێراق کلێڤەری ناحوکمی هێستا و دووبارە ژوان هەوەیە بۆ کوێ یاریزانی ژمارەدا، تایبی سەرکردا، یاریزانی مەتوانە، یاریزانی زانا، لێدانی گۆشە، لەبەرژەوەندی ڕۆژپۆشە، لەبەرژەوەندی یاریزانانی ماوەپا، هێستا بەرەو لێدانێکدا وەری دەگرێتەوە دووبارە. ئای نابژوان دڵی یاریکە ئوستازی نەفەر، ئوستاسوێن ئەم جارە یاریزانانی 11 وەری دەگرنەوە، سوورگرتنەوەی هەڵە دووە هەڵا هێستا جارێشتر باوە لەبەرژەوەندی قوتابیانی 11 ئامادەی. ئازیزانم ئامادەی کلێڤەری ناحوکمی لەژێر گروشت و پەرەوەندە فێرکردنی دروست، ژینگەیەکی دروست ساڵانە پۆڵێ قوتابیانی بەدەربێ بە نمرەی بەرز ئامادەی کەمان تەواو دەکەن. ئامادەی کلێڤەری ناحوکمی دەتوانە بڵێن یەکێکە لە باشترین ئامادەیەکانی شاری هەولێر ساڵانە زۆرێک یاخود پۆڵێ قوتابی لە کۆلێژەکان لە پەیمانگاکان بە بەرزترین نمرۆ وەردەگیرێن و ساڵانە بەرزترین نمرە بەدەست دێنن لە قوتابخانەی کلێڤەری ناحوکمی. ئێستای کارەشتی کۆلێژەکانی یاریزانانی قوتابیانی الله 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 لەو دەستپێکە شاهین الله لە قوتابیانی 11 چ گۆڵی تۆمار دەکەن، چ دەستپێکێک، چ سەرەتێک سێرکە و ببینن چێژ وەرگرن. یازدەکان لە خۆیان گەورەتر داناسن، دەڵێن ئێمە دەتوانین شکست بە قوتابیان و خۆناغی 12 ببینین. بڵێ چ گۆڵی لەلایەن یاریزان شاهیزەوە، لەلایەن یاریزان ژمارە 11 ئێستا بێگ وەری دەگرێتەوە لەدانی گۆڵە بەرژەوەندی یاریزانانی قوتابیانی خۆناغی 12 ئامادەی. یاریزانی ژمارە محەممەد فەراز بۆ پێشەوە ئێستای ڕشنگ لەبەرژەوەندی یاریزانانی 12 خۆڵەوەندەوریەکانتان هێرشەکانتان کوانەوانی کەوان دەتوانین ئەمڕۆ جیاواز بکەن، چێنەوانی کەوا ئەمڕۆ دەتوانین بە بەرزترین
راستی تاکە کەسیوە دەرکەون راستی وەختام راستی ئەمڕۆ یەک جەنگاوەرێکی ڕاستەقینەی مەیدانە تابی بە دڵنیاییەوە بڵێ بەڵوایەوەم هەروەکتون ئێستا وەکو یاریزانێکی پیشەگەر وەکو یاریزانێکی جیهانی وێنەی و یاریگەر تاپانێکی لێبەرەوە دەردەکەون هیوادارن لە خوێن لە کەشتان بەرزترین نمرە بەدەستپێدەن و هێندەی تر سەری ئەم تاپانە بلندتر و بەرزترکەن هێندەی تر ناوی کلێڤەر درەوشاوەتر و گەورەتر بکەن بەڵێ ئێستا جارە شتێری دەگرێتەوە هەڵدانی لەنا ناڕواتە دەرەوە ئای دەمێنشا جارە شتێری دەگیرێتەوە گوڵامی لە قوتابیانە قۆناغی یازدەوە ئافی عەلێک لە قوتابیانە قۆناغی دوازدە ئێستا ئەم جارە یوسف پشتیوان بە ئاسانی کۆنتڕۆل لێداتەوە یوسف پێداتەوە محەممەد کوردی ئەوەیە هەمە نەمەرۆنە یاریزان هەمەڕەوە نەشەوە ئەوەی لە بڕینا خێراتنی وەردەگیری تۆ ماسانی تۆمەنی وەڕاستیاریگاوە بەڵێ ئەم جارە دووبارە ئەڵڵا محەممەد کوردی سیر یارم ئارەمارەمی و دەرکەوە بەڵێ یامژوو لەساوە بەردەستی کەوتووە ژیانیم کە تاوە سەد لە سەد لەگەڵ بڕیارەکانی داروەر و نابووژوانی یاریم هەمیشە پێویستە هەر دوازدە یاریزانی مەیدان زیاترین و زۆرترین ڕێز لە بڕیارەکانی داروەری یاری بگرن فەوڵەکە لە بەرژەوە لە قوتابیانە قۆناغی یازدەیە زانین دەستپێکەکان لێدانەکان نا بۆ دەرەوە لێدان و گۆڵە بەشەوەندی یاریزانانی قوتابیانی قۆناغی دوازدەی ئامادەی ئێستا عزیزانم ئامادەی کلێڤەر ئەمساڵ پلەی سێمینی بەدەستێناو لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەمە ناوابترینە ناوژوە دەڵێت تواو لە شوێنەشی یەکجار مەترسیدار لە بەرژەوەندی یاریزانانە قوتابیانە قۆناغی دوازدەی ئامادەی وەکوتم عزیزانم ئامادەی کلێڤەر ئەمساڵ پلەی سێمینی بەدەستێناو لەسەر ئاستی هەرێمی کوردستان وە ساڵی پار قوتابیان هەریان حەیدەر ئیبراهیم محەممەد پلەی هەفتەیەمین و نۆیەمینیان بەدەستێنە لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەمانە جێگەی شاناسی قوتابخانەکەمان و شارەکەمان ئێرە شاری سەربەرزی هەولێرە ئێرە شاری مەرد و شێرە ئای لە میدانە ئای لە ژیوان ئای یاریزان و ژمارەداوە هەم لێدانە لە توتوانە بەڵام بەختم نەبوو بەخریاری تۆ نەبوو بەخر حشتی تۆ نەبوو بۆ ئەوەی ئەوڕۆتوانی بۆ نەشی ناوازی لە بجوان تۆمارکە ئێستا یاریزانان قوتابیانی قۆناغی دوازدە خۆراگرم دەکەنە لێو دەگیرێتەوە دەرفەتە بڕاودێشێتەوە لە ناو ژەوڵە یاری بکە یوسف کۆنتڕۆلی دەکاتە یوسف جارێک تووڕی گۆڵەکەت هەژێنراوە نیکە بەدوو سعی بکە بە چوار چاو دنیاتر بە زاناتر بە ئێستاوان جارەیان ببینن جوانترین دیمەنەکان عەبدولباری هەورەکانی خۆیانگرم دەکەنە بۆ ئەوەی ئەمڕۆ ببنە فریادڕەس بۆ ئەوەی ئەمڕۆ جیاواز بدروستکە بۆ ئەوەی گۆڵی بەرامبەر بهێنەوە بۆ ئەوەی بڵێن ئێمە کۆتا لێی ئاستی خوێندنی ئامادەیی پۆلی دوازدەین ئێمە ئەمڕۆ سیفەتی ساڵ دەبین بەڵام لە کۆتاییدا دەردێکی سیفەتی بەزیرۆ شێ ساڵە بابزای لە کۆتاییدا ئێستا یۆباسەیکەن ئۆلیڤەرکانە بۆ بهێنن بۆفۆنە بۆ بهێنن دوێنە بۆ بهێنن شتێکەنە بۆ بهێنن ئەوڵاتە بۆ بهێنن پۆرتوو بۆ بهێنن براڤۆ یا یوسف پشتیوان یاریزانی ناوازە بۆ بازی بتوانە ئای لە یوسف یاریزانانی قوتابیانە قۆناغی یازدە بە باشترین شێوە دەردەکەون باس بۆ مرتدنی ئۆپە وریامە ژیوا چی دەکەی خێراتر بە وریدانی دۆشە لە بەرژەوەندی ڕۆژپۆشە وریاتر دەرکەون باشتر هەڵکەون پێوەکو بتوانن سەرکەون لە نێو لاکەشەی سۆزەوە لە گۆڕەپان و مەیدانەوە ئێستا و بەرزکردنەوەیەک یا ئەڵڵا بەرەو لێدانێک یاڵە محەممەد کوردی هەڵەیە ژیوان یا ئەڵڵا ئەمڕۆ ڕۆژ ئێوە نابێت سیرکە و ببینن چێژ وەرگرن چێژ ڕاستەقینەی ئەم پاڵەوانێتی گەورەیەکەوە لەژێر ناو شار و گروش و قوتابخانەی ئامادەی کلێڤەری ناخوی
ئەو قوتابخانەی کە هەمیشە ساڵانە زۆرترین قوتابی بە نمرەی بەرزەوە بە دووخۆشێکی زۆرەوە بە سەربوونکردنی دایک و باوکانەوە دەمێرێتە کۆلێژ و پەیمانگەکان. سیر ستون بۆتە بەربەست لە بەردەما بانج و مەبەست بەڵێ تەنها سێری کرد تەنیا سێری کە تونێڕوان هەڵێ بوو بشەوە ئێستا نانانانانانا دنیایە مەخەبە فەرام ئەڵڵا لەخەبە یاڵا خەبەر بەمیشە پێرەگۆ مەخەبە کوردی هەوە کوردی ئێستا ژیوان ئێستا ئەمە گۆڵە نانانانانا هاي بڵێن هاي ئەفی عەلی یا بڵێن برافۆ ئێستا دیاری بەشە لە بەشەوە دیاریزانە لە قۆناغی دوازدەی ئەمەدی ئێستا دووری لێبێتەوە كاتيتي يارك به النصر خالي صفر كاتيتي يارك به النصر رزقي ثاني كاتيتي دواتري بما يشوفان تشتن استودي بارا هم عندنا برجول ياري زانا نكون هذه بوزدها ودي يا اخي لا تركيز زيادة به طابزانين شي امرو خوش دەبێ چێکی فستەفە و خۆش و شادی دەکا چێشین و گریان و ڕۆڕۆ دەکا چێ ئەمڕۆ پلەیەکە بەدەست دەهێنێ چێ جیاوازی گەورە دەروێنێ بابزانین دوای یاریەکە ئەدڤانتەژ دیسئەدڤانتەژ زیان و سوودەکانی ئەم یاریە ببینین چێ سوود بەخش دەبێ چێ زیان بەخش دەبێ چێ دووبێشی دەفەتە بە گۆڵی دووەم نانانانا وریاتر بە شاهیز لەگەڵ هاوڕێکەی یاریزان ئامان شەماو ئامان خود دیاریکە بۆ دەرەوە ویلانی گۆشا یاڵە وەرێک گیرنەوە با ببینین با بڕوانین مەیدەڕوانین بزانین ئێستا ئامانجێکی باش بۆ خود دیاری یاریزانی ژمارە هەژمەوە نەکان هەڵمایە ڕەوەند بەرزکردنەوەکانت هاوشێوەی کوڕسی ئەڵمان بێ بەڵام یوسف زەمان دەبێ ئێستا و یاریزانی ژمارە ڕۆ بە شۆزارشتر محەمەد کوردی تەواوە لە گونجاوە شێوەوە وەری دەگرێتەوە ئێستا برافۆ لە یاریزانان یاسنەیەک ژیوان گۆڵ دوای گۆڵ بە فیڕۆی دەدا ئەمە ئاز نییە پێویستی سوودی دەوەرگری ڕێسە دیارە لە یاریەکانی پێشکۆتایی ژیوان هەندێک گۆڵ بە فیڕۆ داوە وەک ئەوێ بڵێ شیوان بەڵام ژیوان ئەمە یاری کۆتاییە پێویستە سوود لە یەکە بە یەکێ هەلەکان وەرگری ژیوان ئەمڕۆ جیاوازترین بە ژیوان ئەمڕۆ کۆتا دەرفەتە بۆ تۆ بۆی خۆتان سرمێنێن سڵاو ڕێز و خۆشەویستی مامۆستەفەر مامۆستایانی قەدرگران و مامۆستایانی بەڕێستێ پیشی مامۆستا میشە لەدایمن بەرزترین پیشی و پیرۆزترین پیشێ چونکە مامۆستا بەڕاستی هەمیشە دەتوانە بڵێم یەکەم خەڵکووری وڵاتەکەمانە مامۆستا ئێمە فێری ئەلف و با و دال و یا دەکەن مامۆستا ئێمە فێری ئەلف و بای کوردی دەکەن مامۆستا ئێمە فێری ئەوە دەکەن هەوا وەلازیزانە بە خێراتەشی زۆر بەڕێز مامۆستا ڕەفعات دەکەین بەخێر بێ سەر و سەرچاوانی ئێمە ئێستا ئەم جاریان لەنێو ڕاستیاریگاوە بۆ بەشۆ ژیوان ئەمڕۆ ژیوان چی لێ بەستەراتوە بەڵام وریاتر بە تەواوە ژیوان وەکوێن باپی توێنی ڕیالی لێ هاتووە بەڵام نا ژیوان دەڵێ من جیاواز دەبم من لە کۆتاییشدا بێ گۆڵ دەکەم من بووڵەکەر نابم بەلوای وەم ژیوان پرسترین ئاستی خۆی پێشکەشکا بۆ درێسێکی گەورەی هەڵگرت درێسی ژمارەدا درێسی چێە درێسی لیۆ مێسیە درێسی چێە درێسی مەڕۆدۆنیە درێسی چێە درێسی ڕۆناڵدینۆیە درێسی چێە نانانانەکە وای خۆر بۆڵتەوە ئەڵڵا عەبدولباری یاڵا عەبدولباری نازداری عەبدولباری سوودی نەبوو بۆ دەرەوەی لاری گۆڵ لە بەژۆڵ یاریزانانی قوتابیانی قۆناغی یازدەی ئامادەی ئەی
بەرامبەر دوازدەی ئەمەدەی ئێستا زارەشترم زارێ وەریدێتەوە یا ئەڵڵا یا مەحیار مۆیۆر کەشۆنەیە بتوانە ئێستا پازێکشتر دروستە و دروست شەهاڵ هەڵڵا هەڵڵا ئاماد هەڵداینگاوە لە بەرژەوەندی یاریزانانی قوتابیانی پۆلی دوازدەی ئەمەدەی وەکەزی وەکانەژەکێت ساڵی پار قوتابیان هەریە حەیدەری ئیبراهیم محەممەد پلەی خەتێنین و نوێنی سەر ئاستی هەرێمی ئەمە دەستێنەوە لەسەر ئاستی جیوان هەژێنێ دڵێ هەمە ساڵ بردەوە بەرنامەک سێکەن یەکسانی بەنایابوو جوانی و سوورزانی چەندانی ئەڵڵاه لە ژیوان سیر 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 دڵێ من مەمباپێ نیم من ڕۆناڵدۆ نیم من لیۆ نیم من قوتابی خۆناغی دوازدەی ئامادەی کلێڤەری ناحکومین من یاریزانی بەتوانە و زانم من یاریزانە ژمارە دەم من کاتر و قاید و سەرکردم ئەڵڵا 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 چ یەکسانیەک چ جوانیەک چ بێزیەک ئێستەنا براڤۆ ئێستا چێژنی یاریەکە دەبینم یاریەکە گەرمەگوڵتر دەبێت یاریەکە بێزتر دەبێت وەنان سير 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 محمد الريموت شو تفرد بالدنيا ياري الله 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 دبرو هاي لبرينا لو تجي تبع صاري الله يدبر بك شو لا تقدر الله يرشد بجور ياري زمان سير كان برافو برجلي كاراني أصلي يربرو في هيراي في دوا مهيار هلا ما مهيار هلا يمايا شيوان استون زاري ما بتون سير 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 الله يا بنزان قوتابیانی قوتابخانەی کلێڤەری نەحکوم قوتابخانە نەهێبەکە قوتابخانە گەورەکە ئێستا جارش دووبار وەری دەگرێت بۆ خێر فەرات لێوە دەگیرێتەوە مەدرەکردنەوەی شتێک لێوە دەگیرێتەوە بە ئاسانی تۆ لەژێر قاچی یاریزانانی قوتابیانی ئۆناغی یازدەی ئامادەی یا ئەڵڵا کاتیەتی چێستە دەتوانێت ڕێزکی یەکسان بۆ بشکێنێت و بۆ تۆمارم چێ دەتوانێت بڵێن ئێمە دەست بشەری تۆمارکردنی گۆڵ دەبین بابزانین سەرەتا قوتابیان و قۆناغی یازدە دەست بەشخەر بوون بەڵام ئەم جارەیان ببینن براڤۆ وێرا بژوار و ئوستازی مەزن مامۆستاوێت کلیکەی فاوڵی لێداوە لە بەرژەوەندی یاریزانانی قوتابیانی قۆناغی دوازدەی ئامادەی یاریزان محەممەد کوردی لێسەر کۆمۆستاوە هەمە نەترساوە هەمە بوو کوێن هەمە وریاتر بە زاناتر بە ئێستا و جارەشتر ببینین بەڵێن یاسین ئاستێکی خراپی پێشکەش نەکردووە باشە بەڵێنی بتوانە ئێستا و تۆنەژە قاچی یاریزانانی قوتابیانی یاسای ئامادەیی وەرگرتنەوەی شتی و ڕاستیاریگادا جارشتر بۆ پێشەوە دووبارە یاریزانە ژمارە 6 یاریزانە بتوانە سەهان پێشدا هەڵەیە سەهان دووبارە هەڵەیە ناگات بۆی تەواو بتوانێت جارشتر ئێستا و دەڕواتە لەنەوە هەڵدانی لە خولیدان بۆ عزیزانم بەخێرێ بێن مامۆستایانی بەڕێز مامۆستایانی قەدرگران و مامۆستایانی سێڕی بەخێرهاتنی زۆر بەڕێز مامۆستا هیوا دەکەین بەڕێوەبەری قوتابخانەی کلێڤەر بەخێرهاتنی زۆر بەڕێز مامۆستا شێرزاد بەڕێوەبەری ئامادەی کلێڤەر بەخێرهاتنی زۆر بەڕێز مامۆستا ڕێبواری خۆشەویست سەرپەرشتیاری قوتابخانەی کلێڤەر کە هەمیشە پاڵپشتی مامۆستایان و قوتابیان بووە بەخێرێ سەرسەر و سەرچاوانیەمە مامۆستایان و بەڕێوەبەریانی بەڕێز و خۆشەویست و عەزیز لە دڵدا شیرین ئێوە هەمیشە لەلایەن قوتابیەکان لە دڵدا شیرینن ئێوە هەمیشە تەنیا هەدەفتانەوە بووە ماندوو لەناس بوون هەدەفتانەوە بووە خزمەت قوتابیانی بەڕێز و خۆشەویستی شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستان و هەولێری ئێستا جارەشتر لێوە دەگیرێتەوە دووبار تۆنەژە قاچی یاریزانانی
قطاريان قناغي يازدوا وردنوي هلا انزارا زارا شروع شوا الله 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 تسلك يا بجوان يا جوان يا جوان الله يوري دغري توا دولار بودرو يخنا ناس تدرو برنامج دارو داري كاوا بودرو هم باين دي برشو الله سلام قطاريان قناغي يازدوا يا مادي سيرتم مين زارا شو استون زارا كوتا سادەکانی گەیم یەکەم یاریە کۆتا وێنەکانی گەیم یەکەم یاریە کۆتا دیمەنەکانی گەیم یەکەم یاریە ئەمڕۆی داوانخانەی ئامادەی کرێڤەری ناحکمی پڕ لە یادگاریە بۆ مێشەونایە بە های دەمێرشا جارەشتر سرودی نییە ئای لە یاریزانە بێزەکان ئای لە قوتابیە ڕەسەنەکان ئای لە قوتابیە ئاز بەرز و نورە بەرز و بێزەکان هەڵداینە لە بەرژۆن یاریزانانی قوتابیانی بۆ ناحی دوازدەیەی ڕەش مەدرسە ڕەشنۆ دەردەکەون جارەشتر ژوان بۆ مێشەوە دەڕوا ئای لە یاریزانە ژمارە لەگەڵ محەممەد کوری عەبدولباری ئای لە عەبدولباری نازداری عەبد جارەشتر وەری دەگرێتەوە دووبارە یاریزان ژەمیار واوڕەکان یاریزان ژمارە هەشت ڕۆوەکەکان ڕەوەن هۆریاییەوە دەردەکەوێت بازانین جارەشتر دووبارە چۆتە دەرەوە بە خێرایی ئارەزووی خێراکە دەکەم ئارەزووی پەرستری کوالێت یاری دەکەم با ببینین دووبارە چۆتە دەرەوە وەری دەگرێتەوە هەڵدانیدا لە بەرژۆندی یاریزانانی قوتابیان قۆناغی دوازدەی ئامادەی هەڵەیە مەهیار بەڵام بە ئاسانی وەری دەگرنەوە یاریزان ژمارە 5 یاریزان محەممەد فەرهاد لەگەڵ یاریزان محەممەد کوردی محەممەد کوردی لەگەڵ محەممەد فەرهاد هەڵە دووەوە ئێستا ژوە بۆ بەشۆر لەرە محەممەد کوردی هەڵەیە سەد بۆ یاریزانانی یازدەی ئامادەیایی یاریزانە بێزەکان شکار و سەروانی شایز و بەیار بەڵێ عەزیزان و خۆشەویستان و بەڕێزانی قوتابیان قۆناغی یازدەی ئەی ئامادەی کرێڤەری ناحکمی کۆتایمە بۆ گەیم یەکەم یارەکێنە لە بەرژەوەندی هەردوودانە بە گۆڵە گەرەمەر و گۆڵێک ڕێز اسماعیل کۆمەنتار و بەژێر یاری حمەدا قبول فەرموون ئینشاءالله لەگەڵ ویدیۆ بە شێوەیەکی باشتر دێنەوە خزمەتێکی خۆشەویست خۆشەویستان بۆ تەواوکردنی گەیمی دووەمی یاری کۆتایی قوتابخانەی ئامادەیی کلێڤەری ناحکمی گەڕامەوە خزمەت ئێوەی خۆشەویست حەمەدافی کۆمنتارم لەگەڵتانم تەمەناوە دەکەم گەیمی دووەم هاوشێوەی گەیمی یەکەم گەیمێکی بەهێز و بە چێژ و بە پێز بێت چایانی بینینی مامۆستایانی و بەڕێوەبەرانی خۆشەویست و قوتابیانی عەزیز بێت گەیم یەکەم یارەکان جامەکە گۆڵێک بەرامبەر بە گۆڵێک بوو زانی گەیمی دووەم چیر و لەدات و چی لەگوزەری لە نێو یاریگای قوتابخانەی ئامادەی کلێڤەری ناحکمی ئێستا و جارە شوور یاریزان ژمارە 4 بەرگریکاری نازدار یاریزان شکار سەروان هاوڕەکان شکار ئەمڕۆ گریسی ژمارە 4 پۆشووە یاریزانێکی بەتوانە و لێهاتوو سەرکەوتووە ئێستا و جارە شتێکی وەرجگیرێتەوە تۆ لە ژێرقاچی یاریزانی ژمارە 9 محەممەد کوردی هاوڕەکانی ئەڵڵا لە شکار براڤۆ شکار نایابە لێوە دەگیرێتەوە ئێستا هەڵێ سەلمان سەرکە ببینە چێژ وەرگرن لێوە دەگیرێتەوە زارە ئێستا یا ئەڵڵا یا ئاکاری نازدار ئاکار بوو بوریای محەممەد کوردی کۆنتڕۆلی دەکاتەوە براڤۆ لە یاریزانانی دوازدە ئامادەیی سەلمان و محەممەد فەرهاد و محەممەد کوردی و ئاکار و عەبدولباری ئیسماعیل و سەعاد و ژیوان دانات و هەنا ئەمانە یاریزانە بێزەکان و جەنگاوەڕە ڕاستەقینەکانی مەیدانە و شێوەی یاریزانانی کۆناغی یازدەی ئامادەیی دەڵێن و ئارام و محەممەد و ڕەوەند و ئامانج و شکار و شاهێز و بەیار و ژەمیار و مەهیار هومام و مەتیم ئەمانە ئەمڕۆ هەوڵی بەدەستێنانی نازناو دەدەن بە جوانترین و جیاوازترین شێوەوە لە مەیدان و گۆڕەپانەوە ئێستا و ناوەری دەگرێتەوە دووبارە براڤ و لە یاریزان و بەرگریکاری ژمارە 4
نازدار شکار سەروان و شایە سەروان ئەمانە دوو برایەکەن دوو جنکەکەن دوو یاریزانە بەتوانەکەن دوو هێڵپۆلەکەن شایز و سەروان هەردوو یاریزانە بەتوانەکان شایز و شکار ئێستا یانجارە ببینین و هەڵداینە لە بەرژەوە یاریزانانی قۆناغی یازدەی ئامادەیی لە ئامادەی کلێڤەری ناحکومی ئامادەی مەزنەکە ئامادەی گەورەکە عزیزانم وەکوتم ئامادەی کلێڤەری ناحکومی یەکێکە لە باشترین ئامادەیەکانی شاری هەولێر ساڵانە پۆڵێ قوتابی لە کۆلێژە بەرزەکان وەردەگیرێن لە سایەسی مامۆستای بەرزەکان بەروبەری نازدارەکان مامۆستا هەوا بەروبەری قوتابخانەی کلێڤەر و مامۆستا شێزاد بەروبەری ئامادەی کلێڤەر و مامۆستا ڕێبوار خۆشەوی سەرپەرشتار قوتابخانەی کلێڤەری کاموشا و مامۆستای بەڕێزا خەمخۆری پاڵگشتی مامۆستایانی قوتابیانی بەڕێز بووە ئێستا وەزارەشتر دووبارە بۆ دەرەوە هەڵدانیدا دووە هەڵدانیدا بابزانین ستێپ بای ستێپ هەنگاو دووە هەنگاو لەم یاری چی وی دەدا چی دەگوزارێت لە نێو گۆڕەپانی ئامادەی کلێڤەرەوە یا الله لە محمەد کوردی خێرا دەتوانێت کۆنتڕۆلکە بەڵێ براڤۆ ئێستا جارەشتر ئەم جاریان بەردەوامی دیار و یاریگادا بۆ دەرەوە هەڵدانیدا لە بەرژەوەندی یاریزانانی قوتابیانی دوازدەی ئامادەیی ئێستا و دووبارە ئەم جارە ژیوان خێراتر ژیوان باشتر بەڵام جوانتر لەلایەن بەڵێن یاسینەوە و لیدانی گۆڵە بەرژەوەندی یاریزانانی یازدەی ئامادەیی هاوڕێیانی ئارام و ڕەوەند و ئاماند و شکار و شەهێز خێدرامە نەچێتە تۆڕە گۆڵ سیر کەو ببینن کێژ وەرگرن الله لە محەممەد کوردی بەڵام دووبارە ستور بووتە دەربەست ئەمە دووەم لیدانی یاریزانانی دوازدەی ئەمەریە بەرعامود بەرشش بەرستور و تۆر و گۆڵ دەکەوێت ڕێگر دەبێت لە بەردەمەوەی بتوانن گۆڵ تۆمار بکەن ئێستا و یاریزانی نازدارە ژمارە 4 بەرگری کار شکار سەروان شکاری یازدە شکاری بەهێز جارشتر بۆ پێشەوە تەواوە ناگا بۆ دەرەوە هەڵداینە لە بەرژەوەندی دوازدەی سێرکە ببینن ئێستا جارشتر یاریزانە ژمارە 16 سەلمان سالار ئەمنا لە سەلمانی بەتوانە و پرۆزە و بەهێز و نێهات و سەرکەوت و سیرکەن ئێستا و هەڵدانیدا ببینن دووبارە یاریزان شکار سەروان دەڕۆتە سەرتۆ شکاری قاید شکار نایابە تازەکە دروستە بەڵام وەردەگیرێتەوە ژیوان لە سەرتۆپەوە بۆ پێشەوە ئێستا جارشتر دووبارە و سێبارە و دەبارە بە خێراتنی مامۆستای بەڕێزەکان و بەڕێوەبەر عەزیزەکان دەکەین بە خێراتنی زۆر بەڕێز مامۆستا هەوا بەروبەری قوتابخانەی کلێڤەر و مامۆستا شێرزادی لە دڵدا شیرین بەڕێوەبەری ئامادەی کلێڤەر و مامۆستا ڕێبوار خۆشەوی سەرپەرشتاری قوتابخانەکانی کلێڤەر خەمخۆرەکەی کلێڤەر ئێستا و جارشتر بۆ پێشەوە هەڵدانیدا لە بەرژەوەندی یاریزانانی یازدەی ئامادەی ئەی سیرکەوە ئێستا لێگەڕێنێتەوە جارشتر بۆ پێشەوە هەڵەمەکەنە گۆڵە یوسف سیرکەن ئێستا ئەم جاریان دووبارە ڕەوەن خێرایە نایب جوانە دڵمان پەرێشانە هەمە کوردی نیگەرانە سیرکەن ئێستا جارشتر ئەم جاریان دووبارە وەرگرتنەوەیشتر هەڵداینە لە بەرژەوەندی یاریزانانی قۆناغی یازدەی ئەمەرینە ئێستا وەردەگرێتەوە جارشتر یاریزانانی دوازدەی هێرشدێنێ جێهێرشی یارەبی لە بەشەو کاتێتی الله قورامە وەرگری کارە ئەمە شکاری نازدارە ئەمە وەرگری کاری ژمارە 4 ئەمڕۆ بۆتە ڤاندایک ئەمڕۆ بۆتە ڕامۆس ئەمڕۆ بۆ دەچێ گورە شکار دەڕاتەوە والله شکار من پێی دەڵێم یاریزانێکی پۆڵاوینی بەرگریکار
دوی بەرگریەکی یەکجار نازدار سیر ئێستا وەرەگرێتەوە هەڵدانیگا سیر کە کورە کامێرەکە بەرنەدێ وریابە ئەم جارە کامێرە وەردانی ئارام تووشی سوکەپەکانێک بووە دادەنیشە ئارام بە ئارامی دانیشە ببینن ئێستا جوانترین دیمەنەکانی یاری لێرە ببینین لە ئامادەیەکی لێڤار ناوە گەورەکە یاوە لێدانە ژوان ئازاری ئوستازەکەن مەدا سیرکە و ببینن چێژ وەرگرن لێدانی گۆڵە بەڵێنە گورە بەڵێ چی یەکەی گورە بەڵێ بۆڵە شوان گۆڵ بۆ یاریزانانی دوازدە ئامادەیی بەڵێ بۆڵ لەکێوە یازدە ئامادەیی قەوماوە دوازدە هەنگاوی بەری نازنەوە و کاس و ناوە سیرکەن الله لە سەلمان سالار سلمان دیکەوە باشترینە سلمان دیکەوە ناوترینە سلمان دیکەوە فریاد ڕس و ڕزگارکەری قوتابیانی قۆناغی دوازدەی ئەو ئامادەیینە سیرکە و ببینن ئێستا ئەم جارێنە وەری دەگرێتەوە دووبارە تی هێرش تی سات تی کات چێژ لە یاریە دەبینم چێژ لە یاری جوان دەبینم بەڕاستی ڕێوە ڕسمێکی جوانی ئامادەی کلێوەری حکومیمان بینی کوا من لە زۆرێک لە قوتابخانە و یاریگاکانم نەبینیوە ئامادەی کلێڤەر نەمبەر وەن و پێشەنگن لە هەرێمی کوردستان ئێستا و جارەشتر دووبارە ببینن یا الله کوڕشکارە ئەمڕۆ بەرگریکارە ناوەڕاستکارە نازدارە تۆم لای خۆت بێت جیاواز دەبێت بیرکردنەوەکانی جوانە یا الله ئێستا بۆ پێشە محەممەد کوردی دێن و ڕاستیاریگا هێرشە لە بەژۆن یاریزانانی دوازدە ئەمەریەی سیر الله لەداناس بیدە بەداناس محەممەد کوردی خێراترە نازدارترە سوپاس ئێستا و جارشتر سوپاس بۆ مامۆستا خۆشەوی سەرپەرشتارە خولەکە مامۆستا خۆشەوی عەزیزی تۆ پێشڕەوی ئینشاءالله هەمیشە سەر دەکەوی ئێستا ببینین چاوەکانی حەمەدزارچینی گۆڵی زیاترن چاوەکانم شێدای گۆڵی زیاترن با ببینین جوانترین وێنەکان جوانترین دیمەنەکان ئەمڕۆ ڕۆژێکی مێژووی پڕاپڕ لە یاریگاریە بینوسەوە مێژوو 28 یازدەی 2024 داستانە سیرکەوەم کاریان سوود بەخش نییە لێرانی گۆڵ بەڵێن یاسین وریاتر بە بەڵێن یاسین باشتر بە هەستەوە یاروکە محەممەد کوردی تی بەکەت پێویستی بە تۆە دواتر شینە الله لە بەڵێن جارەشتر بێدەرەوە لێرانی گۆڵ لە بەرژەوەنی یاریزانانی نەخێر لێرانی گۆشە لە بەرژەوەنی دوازدە ئەمەریەی یاریزانی بێزەکان ببینین وەردانی برافو لە داروەرونا بژوانی یاری مامۆستا ئومێدی عەزیز ئومێدی هەمووان و خۆشەویست فعال و ئێستەنا بۆ پێشەوە جارەشتر لە هەموو گۆشەیەکەوە لە هەموو گۆڕەپانێکەوە یاریزانی ژمارە 11 شاهێز سەروانی نازدار شاهێز دەرکەوەتی بەکەت پێویستی بە تۆیە برافو بەڵێن قاچ سەر دەست هەموو شتێک بەکاردێنی بۆ فریاد ڕەسیتی بەکەی ژیوان دەڕاتە پێشەوە دەرفەتە بە گۆڵی سێم یاری وریاتر هەڵەیە شاهێزتی بەکەت پێویستی بە تۆ شاهێز بەرە گۆڵی دۆمرۆ محەممەد حەمەکوردی هێرش هەنگاو دەقا خولەک وان
گۆڵێک لە بەرژەوەندی یاریزانانی دوازدەی ئەمەدەی سیرکەوەم زارێ محمەد کوردی خێراتر و باشتر و جوانتر لە خێرنا دووبارە بڕاوە یا شاهێز سەروان شاهێزی برایشکار شاهێز بدرێستی ژمارە یازدە و دەردەکەوێت دانەری شێ دەڵێ ماندوون گۆڕانکاری بۆ قوتابیانی یازدەی ئەمەدەی شاهێز دەڕاتە دەرەوە لەشمەنی ئەو ژەنیار دێتە ناوەوە ژەنیار ئاوازەکە بژێنە ئاوازی سەرکەوتن بژێنە گورە چی بژێنی تۆ بە دوو گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە دواوەی ئەم نازداوەی جیوان بۆ پێشەوەنا ئێستا بەرە گۆڵی سێم خۆتەی لە هەمشتی بهێنی سوودی ئێستا لێو دەژورێتەوە هەوەیە داڕاست دووبارە بۆ پێشەوە الله يا الله يا ربي تيروا لنا عمره تيروا لنا عمره يمكشوا هوا خوشوا لبرقيكي جواني آمادي كليفرينا حكميوا للاكشيكي صوزي جوانوا زارشتر استا بۆپێشەوە دووبارە وەگوتم لە بەرگێکی جوانەوە شێروان لە تەنیش ڕاویارەوە لە کۆتاییەکی وەزنەوە سڵاوێک نا هەزار سڵاوتان وەستی زارەشتر ئەمزارە بودن و هەڵدای بەرژەوەندی یاریزانانی یازدەی ئامادەیی نەخێرنا ڕابژان دەڵێ لێدانی گۆڵە یوسف ئەمڕۆ شەڕەکە لە نێوان یوسف و بەڵێنە لە نێوان بەڵێن و یوسفە هێستا ئەم جاریان دووبارە سوودی نییە ببینن جوانترین دیمەنەکان لەلاکێشی سەوز و مەیدان لە یەکشانە بەڵێ عەزیزان و خۆشەویستان و بەڕێزانم حەمەدزافن لەگەڵتانم لە ئامادەی کلێڤەری ناحکومی ئەوەکو ئێستا قوتابیانی قۆناغی دوازدەیەی بە دوو گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە پێشەوەن هەنگاو دووە هەنگاویان بەرەو نازنا و کازناوە با بزای لە کۆتاییدا چێ پێدەکەنێ ئێستا مامۆستای عەزیز جارەشتر و لێدانی گۆشە وەرگرتنەوە سێی کۆمبینن دووبارە ئێستا و لێدانی گۆشەیەکی تر لە کات و ساتێکی تر الله مختارەکانی یاریزانانی ئامادە کلێڤەر ئێوە دوای یاری هەلوو دەستنم لا نەبرایانە دەستنم لە یەکترم کەن وەک ئەوەی کەوا بەرامبەر یەکتر وەک ئەوەی کەوا ئەمڕۆ دژی یەکتر نەجەنگا من وەکو جەنگاوەرێک هێستا بە پێشەوە ئەمە لیدانەکە بەهێز دەبی دەبوایە زیرەکتر مامەڵە ئەگەر تۆ بەکەردی ئێستا بەرەوە چی شکار برافو يا يوسف والله رزقار كرة سيركن رسيتو ببوايا قول لك اخوي يا شكار بقرسي بازكي ددن بدنيا يوا شكار امزاريان طولبكو شكار تۆڵەیسی والله یوسف ڕزگار کردی یاریزانانی دوازدەیە بەخێرهاتن زۆر بەڕێز مامۆستا فەیسەڵ دەکەین دەستی کارجێری ئامادەیەکەمان ئامادەی کلێڤەری ناحکومی ئامادەی مەزنەکەمان ئامادەی گەورە و زنهێزەکەمان ئێستا و ببینن بەڕاستی دەبوایە شکار سوودی لێ بوو ئینشاءالله دەتوانین سوودی لێ وەرگری هێرشەکانی تر بەڵام بە فیرۆدانی هێرشی لەم شێوەیە باجی گەورەی لێ دەکەوێتەوە بەدڵنیایەوە ئێستا و جارشتر دووبارە بۆ پێشەوە دەگەڕێتەوە یەڵڵا ئایا ژیوان ئێستا هەڵڵە سەلمان باشترین نیشانەدا بۆ پێشە محمەد کوردی خێراتر ئەڵڵا لە هەموو یاریزان شکار سەروان دووری دەخاتەوە هەڵداین لە بەرژەوەندی گۆڵ
ناوژۆ دەڵێت هەڵداهێنانەکە لە بەرژەوەندی واتە لە بەرژەوەندی یاریزانانی یافتەیە دەبێت و باڵە جێبەجێکردنەکە یاعادە یاخودی بەڵێ لە بەرژەوەندی یاریزانانی یافتەیە یاریزان شاهێز برایشکار شاهێز براکەت بینە بە براکەت جیاوازی بنوێنن جوانترین دیوێنەکانمان ئەمڕۆ نیشان بدەن بە ئاستی تاکە کەسی و ئاستی ڕاستەقینەی خۆتان بە جوم و جۆڵە جوانەکان لە مەیدان لە گۆڕەپان یاریزانی نازدار ئێستا بۆ پێشەوە جارشتر ڕۆند ئەرکان ڕۆن لەگەڵ شکار ناوژۆڵی هەستەوە یاری بکە کاکە هەستەوە یاری بکە بۆ پێشەوە ئێستا فاول و یەکەم کارتی زەرد لە یارەکە گەر هەڵە نەبم دژی یاریزانی ژمارە 16 سەلمە ئەمە دووەم کارتی زەرد لە یارەکە و فاولەکە لە بەرژەوەندی یاریزانانی قوتابیانی قۆناغی یازدەی ئامادەیی لەسەر تۆڵ دەوەستێت شکار سەرمانی نازدار ئێستا دەرفەتێک ژەنیار دەرفەتێک ئاوازەکەمان ببیشەنە جیاوازترین بنوێنە یاریگە و گۆڕەپان و مەیدان دووبارە هەڵدانی دە لە بەرژەوەندی یاریزانانی قوتابیانی قۆناغی یازدەی ئامادەیی یاریزانە بێزەکە شکار تۆڵەکە دەکاتەوە شکار خۆی تۆڵەی باجی خۆی دەکاتەوە نایابە داڵ یەکسانی بە نایابی بە جوانی بە زیرەشی و فەنانی لەلایەن یاریزان و بەرگری کاری ژمارە 4 شکار سەروانی نازدار گۆڵ و بەرامبەر دوو بەڕاستی بێز بوو تەواو شکار براڤۆ والله ئەم گۆڵە دەتوانم بڵێم شەسێکی زۆریشی لەگەر بوو بەدڵنیا بەڵام شکار فریاد ڕەسەتی بەرگەی ئەنجامەکە ئێسان کردەوە جیاواز ئێستا و جارشتر تەواوە شاهێز و شکار هەردوو براکە هەردوو جنکەکە هەردوو بلیک چۆپڵە ئەمڕۆ گۆڵیان تۆمار کردووە ئەوەیە بڵێت برا لە پشت برا بێ مەگەر قەزا لەلای خودداوە تەواوە برایەکان ئەمڕۆ جوانترین دیمەنەکانی یاریمان نیشان دەدەن جارشتر ئێستا هەڵدانی دە لە بەرژەوەندی یاریزانانی قوتابیانی قۆناغی دوازدەی ئامادەییە وەکوتم عەزیزانم سڵاو و ڕووز و خۆشەویستیمان و سەرجەم مامۆستایانی بەڕێز بەخێر بێ سەرسەر و سەرچاوانی ئێمە ئینشاءالله هەمیشە لە خۆشیدا دەبن هەمیشە لە ساغ و تەندروست باش دەبن بەرە گۆڵی سێیەم لێدان بەو شێوەیە جێبەجێ ناکوو ڕیاتر بە سەلمانی نازدار سەلمانی یازدەر زوو بەتوانە و بەهێز و پرۆزە لێدانی گۆشەی لە بەرژەوەندی یاریزانانی قوتابیانەوە پا نەخێرناو ئێستا و لێدانی گۆشەی یاخودچی بڵێ لە بەرژەوەندی یاریزانانی قۆناغی دوازدەینی ئامادەیی ببینن کۆتا سادەکانی یاریە کۆتا دیمەنەکانی یاریە کۆتا وێنەکانی یاریە کۆتا خولەکی یاریە و نابژوام زین چەند خولەکانی زیارکراومانەدا ئایا گەر لەم کۆتاییانە گۆڵێک دەکرێت ئایا گەر لەم کۆتاییانە گۆڵێک دەکرێت دەبێت ئەو کات سێری بدات بۆ پێشەو جارشتر لەمیرشا خەتەرە مەحیار یازدەر زوو بەتوانە پرۆزە یاریزانی لەهاتوو تەواوە نابژوان دوو خولەکی کاتی زیارکراوی داوە تەنها دوو خولەک لە کاتی بەفیرۆچی یاری ماوە هەڵدانی لا و بڕوا پێ نەکراوە بەخێرایی جێبەجێکەکان مەکوژن سود لە کاتەکە وەرگن محەمەد کوردی ئەوە حەمە نەمبەر وەن و یەکەمە حەمە وریابە حەمە زانابە حەمە برافۆ ببینید ئێستورێنانی گۆشە کردە ساتەکانی یاریە دوو بەرگە ناگری لەم کۆتاییانەدا محەمەد کوردی حەمە کوردی هەڵەمەکە نام ئێستا بۆ بێشەوە یا الله
بەڵام کاتە ناگرێت چساتێک هاوشێوەی ریال مەدرید بەڵام ریالەکەی دوێنینە هاوشێوەی ریال مەدرید چ گەڕانەوەیەک لەلایەن قوتابیانی خۆناغی دوازدەهەی ژیوان باشترین یاریزانانە تکایە ئارامتر بە تکایە لەسەر خۆتر بە ژیوان باشترین یاریزانی یارەکەی بەبێ هیچ گومانێک گۆڵی سێمی بۆ یاریزانانی قوتابیانی خۆناغی دوازدەهەی کۆتایی یاری كوتاي فاينل لمصنع النادي دوازدەی تەواوە جوانترینیان پێشکەش کردووە بەختێکی باشتر بۆ قوتابیانی یازدەی ئەی بەڕاستی یاستێکی باشن بە شەکشباڵ لە کۆتاییە لە کۆتاییدا پێویستە تیپێک یەکەمی تیپێک لەی دووەم بێ ئێوە هەردووتان پاڵەوان چونکە لەنێو ئەو هەموو پەناهەدا ئەوە گەیشتن بوارەکەتان یەکیدا و پاڵاوەکیدا لە هەوڵەتە مکرەکانی منی کۆمنتاری یاری بەژێر یاری ببوورە هەموو ئینسانەکە هەموو مرۆڤ قابل بە هەوڵە کەناڵوانە بێت ئینشاءالله هەمیشە لە ئێستاوەتە دروستباش دەبێت ڕێز سلاوی کۆمنتاری یاری حەمەدات قبول فەرموون سواز بە هەموو سپاس بۆ مەدەبات سپاس بۆ مامۆستانی بەڕێز سپاس بیرۆ خێریان خولە سپاس بۆ خێرانی ئامادەی کلێبەرینە ئینشاءالله هەمیشە وتەنیشە ئینشاءالله هەمیشە بەشەی دەبن